چیرۆکی ئەم جارەمان برینە قوڵەکەی دڵی بەیتۆجانە، برینێک کە تا دڵی نەوەستا ساڕێژ نەبوو. نارێ نارێ هەی نارێ، حەوت و هەشتا ئادارێ. هونەرمەند بەیتۆجان لە باکووری کوردستان ڕۆژێک ئاشنای کچێکی چاوڕەشی ناوچەکەیان دەبێت لە کاتی ڕۆیشتنی بۆکانی بە ناوی نارێ. باوکی نارێ مەلای مزگەوتی ناوچەکە بێت و کەسێکی دیندارە بێت. ڕۆژان دێ و دەڕوات تا ئەوەی نارێ دڵی بەیتۆجان بۆ خۆی دەبات و بەیتۆ دەکەوێتە داوی عاشقی نارێوە. بۆیە بەیتۆجان بڕیار دەدات لەگەڵ نارێ هاوسەرگیری بکات. بەیتۆجان کاتێک دەچێتە خوازبێنی نارێ، باوکی نارێ پێی دەڵێت تۆ گۆرانی بێژی و من کچی خۆم نادەمە کەسێک کە گۆرانی بڵێت. نارێ نادەن بە بەیتۆجان و بەیتۆش بەردەوام برینی دڵی دەکولێتەوە بەهۆی بینینی نارێ لە حەوت و هەشتی ئادار بەهۆی کۆبوونەوەی ڕۆژی ژنان. بۆیە بەیتۆجان پێنووسەکەی هەڵدەگرێ و ئۆقرەی نەگەیشتن و چیرۆکی نارێ دەکاتە هۆنراوە و دواتر دەیکات بە گۆرانی و دەیڵێت نارێ دەرکەت بەردەرهی گازی من